بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله. عائشة رضي الله عنها فرمودگای لبید فرمید لپیغمبری خواه صلی الله عليه وسلم بیستومه که فرمویتی ركعتا الفجر خير من الدنيا وما فيها. دو ركعات نوێژ عائشة رضي الله عنها فرمودگای لبید که لپیغمبری خواه فرمودمان بۆ دەجێڕێتەوە هاندانێکی تێدایە بۆ ئێمە هەڵدەستین نوێژی بەیانی بکەین بە فەزڵی خوای پەروەردگار مادام کە هەڵدەستیت نوێژی بەیانی دەکەیت بەر لەوەی کەوا نوێژی واجب بکەیت دوو ڕکات نوێژی سنت لە پێش نوێژی بەیانی بکە ئەو فەرموودە ئەجر و پاداشتی زۆر گەورەی تێدایە کەوا فەرمووی ڕەکعتا الفەجر خەیر من الدنيا وما فيها. دوو ڕکات کە نوێژی سنەتە پێش نوێژی بەیانی ئەنجامی بدە خێرترە لە دنیا و ئەوەی کەوا تێدایەتی. سەیری دنیا بکە دنیا چی تێدایە واتە ئەوەی لە خۆر هەڵاتەوە تاوەکو خۆر ئاوە هەرچی لەو دنیا و لە ناویدایە هەر هەمووی بەقەد ئەم دوو ڕکات نوێژە خێری نییە کەواتە ئەگەر لێ بێت دوو ڕکات پێش نوێژی بەیانی خێرترە لە دنیا و ئەوەی کەواتێشی دایەتی. خوای پەروەردگار بیکاتە قسمەتی هەموو لایەکمان.